دەسەڵات لە هەڵبژاردن دەترسێت بۆ ئەو مەبەستەش فشار لە فەرمانبەران و هێزانیەکان دەکات و دەیەوێت چاواشیان بکات. لەسەر پڕکردنەوەی فۆرم بە موچەخۆران و کۆپیکردنی کارتی دەنگدان، ژمارەیەک پەرلەمانتاری عێراق و کوردستان دەڵێن ئەو هەوڵە بۆ چاواشەکردنە و کەس نازانێت موچەخۆر و هێزانیەکان دەنگ بەکێ دەدەن. لەم بارەیەوە 4 پەرلەمانتاری عێراق دەڵێن لە هەوڵێکی چاواشەکارانەدا دەسەڵات کارمەندانی مەدەنی و سەربازیان ئاگادار کردوێتەوە کە کارتی دەنگدانیان کۆپی بکەن و بیدەنە کار بەدەستان. هەمووان دڵنیا دەکەینەوە کە بەپێی سیستەمی ئەلکترۆنی هیچ کەس ناتوانێت بزانێت کێ دەنگی بەکێ داوە. هەریەکە لە ئەحمەدی حاجی ڕەشید و ڕێبوار کەریم و غالب محەممەد و سەرکەوت شەمسەدین لە بەیاننامە هاوبەشەکەیاندا ئاماژە بەوەش دەکەن هەر کەسێک لەسەر دەنگدان کێشە بۆ هەر هاوڵاتیەک دروست بکات ڕاپێچی دادگاکانی عێراقی دەکەن و هەموو هاوڵاتیان دڵنیا دەکەنەوە بێترس بچن دەنگ بدەن بەوانەی ڕازگە و دڵسۆزی میلەتن. هەر لەسەر پرسی ساختەکاری دەسەڵات و پڕکردنەوەی فۆرم بە موچەخۆران 2 پەرلەمانتاری کوردستان ئاماژە بەوە دەکەن دەسەڵات گەڕاوەتەوە بۆ نەریتە کۆنەکە و دوای 30 ساڵ لە حکومڕانی هەردوو لە باش دەزانن ئەوەیان پێشکەشی خەڵک نەکردووە دەنگیان بۆ بدات. بۆیە پارەی میلەت و هێزی ئەمنی و سەربازی و فەرمانگە و پۆستی گشتیش دەخەنە خزمەت ساختەکاری. لە ڕاگەیەندراوێکدا هەریەکە لە عەلی حەمە ساڵح و ئەبوبەکر هەڵەدنی پەرلەمانتاری کوردستان دەڵێن لە نوێترین پێشهاتی ئەم هەڵبژاردنە داوای کارتی دەنگدان لە پێشمەرگە و فەرمانبەران دەکرێت و فۆرم بە زۆر بەسەر فەرمانبەراندا دابەش دەکەن. ئەو 2 پەرلەمانتاری کوردستان باس لەوەش دەکەن هاوڵاتیان نابێت گوێ لەم چاواشەکاریانە بگرن. 100 جار نوسخەی کارتت لێوەربگرن یان فۆرمت پێپڕ بکەنەوە جگە لە خۆت کەس نازانێت دەنگ بەکێ دەدەیت. عەلی حەمە ساڵح و ئەبوبەکر هەڵەدنی بە کۆمیسیۆنی هەڵبژاردنیش دەڵێن ئەگەر ئێوە سربەخۆ و خاوەن بڕیارن فەرمون ڕێکاری پێویست بگرنە بەر لەسەر ئەو هەموو کۆت و بەندەی لەسەر ئیرادەی ئازادانەی دەنگدەر دروست دەکرێت. بە پێی زانیاریەکان لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژی دەنگدان دەسەڵات زیاتر پڕوپاگەندە و ڕێگەی چاواشەکاری دەگرێتە بەر. بۆیە دەبێ هاوڵاتیان ئاگاداری فێڵەکانی دەسەڵات بن و کەسیش نازانێت دەنگدەر دەنگ بەکێ دەدات.